جيب الفرد والبيع جني باشور بو وكو پشتگیریەک لە ژنی ڕۆژاوا بکەن. ئەم هەڵمەتە لەسەر چی ئەچێ؟ دروشمەی خۆی سووریەکی یەک ڕێزی بێت، ئازادیش تیا بێت، دیموقراسی بێ، نانەڤەندی بێت. بەڵێ دروشمەکە لەسەر ئەوەیە حەزمان کرد ئێوەش بەشدار بن لەگەڵمان، وەکو دەنگی خۆتان بگیرن دەنگی ژنی ڕۆژئاوا، نە ڕۆژئاوا بەتەنیا هەمووی ژنی جیهانی کە تێبگەن ئێمە ژن مافەکی خۆمان هەیە، هەرچەنە لە ژیان کە چی شەر دروستە بێ یەکەم زەحیە لە دنیا خۆی ژنە. ژن دایما زەحیەتی شەڕ و ئاژەوەی لەم دنیاە. یەکەم شەر کە دروست بوو خۆتان بینی لە شەنگار کی بوو بە زەحیە؟ هەر ژن بوو بە زەحیە. ژن خۆ مافی خۆی هەیە بۆ ژن پەت بخێنە ملی ژنان و بچن لە سووقەکی نازان پێیان ناسراوە بە سووقی نەخاسە بفرۆشێت. بەیاننامەیەک بۆ ڕایگشتی سەبارەت بە پاڵپشتی هەڵمەتی بێگرتووی ژنان دیموکراسی و سووریا دیموکراسی و لامەرکەزی بنیاد نەدەین. لە سایی ئەو گۆڕانکاریە چارەنووسسازانەی کە سووریا پێیاندا تێپەڕ دەبێت و زیادبوونی ململانی و دەستوەردانەکان کە ویست و ئیرادە و مافی گەلان لە دیاریکردنی چارەنووسیان بە ئامانج دەگرن، بەرپرسیارەتی ژنان وەک هێزێکی کاریگەر لە داڕشتنی ئایندەی سووریای دیموکرات و لامەرکەزی سەر هەڵدەدات. و لە سۆنگەی ئەم بەرپرسیارەتە مێژوویەشەوە ئێمە وەکو ژنانی باشوور پاڵپشتی تەواوەتی و بێمەرجی خۆمان بۆ هەڵمەتی بێگرتووی ژنان سووریای دیموکرات و لامەرکەزی بنیاد دەنین ڕادەگەێنین وەکو هەنگاوێکی استراتیجی و گرنگ بەرەو یەخستنی ڕێزی ژنانی سووریا لە بەرامبەر هەموو شێوازەکانی چەوسانەوە و هەژمونگەری و جاکاری. ئەزمموی شۆڕشی ژنان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش ئەوەی سەلماندووە کە یەکگرتووی ژنان دەتوانێت کۆت و بەندە هزریە نێرسالیارەکان بشکێنێت و جێگرەوەیەکی دیموکراسی ڕاستەقینەدا بمەزرێنێت لەسەر بنەمایی یەکسانی و دادپەروەری و کۆمەڵایەتی. ئێمە باوەڕمان بەوە هەیە کە دیموکراسی بەبێ بوونی ژن و ئازادی بەبێ ڕێخستن و یەکگرتووی بوونی نییە. پرۆژەی سووریای دیموکرات و ناوەندی و نامەرکەزی پرۆژەی هەموو ئەو هێزانەیە کە تینوی ئازادین و تاکە ڕێگەشە بۆ ڕزگاربوون لە بەسەنتەربوونی دەسەڵات و هێنانەتی هاوسەنگی لە نێوان پێکهاتەکانی کۆمەڵگەی سووری لەسەر بنەمای هاوبەشی ڕاستەقینە و خۆبەڕێوەبەری دیموکراسی. لێرەوە سەرجەم بزوتنەوەکانی ژنان و ڕێکخراوە دیموکراسیەکان و ئەو هێزە سیاسی و کۆمەڵایەتیانی باوەڕیان بە ئازادی هەیە بانگهێش دەکەین بۆ ئەوەی بێنە ناو ئەو هەڵمەتەوە و هەوڵەکانیان یەک بخەن لە پێناو بنیادنانی سووریای نوێ کە دەبێت بە ژن و پیاوەوە بەڕێوە ببرێت. شکۆی مرۆڤ و مافەکانی تێیدا بەبێ جاکاری و پارێزراوی بمێنێتەوە. و دڵنیاتان دەکەینەوە کە یەکگرتووی ژنان تەنها دروشتم نییە و نابێت، بەڵکو کارێکی بەرهەڵستکارانە و پرۆژەیەکی ئازادانەیە لە پێناو ئایندەی سووریای ئازاد و دیموکرات و نامەرکەزی و فرەیی. ئێمە وەکو ژنانی باشوور و باشووری کوردستان پاڵپشتی و پشتیوانی هەڵمەتی ڕێگریزی ژنان بۆ ئازادی ژنان و دیموکراسی و ناناوەندێتی ئەم پرۆژەی سووریا ئەەکەین لە پێناو هێنانەدی سووریایەکی دیموکرات و سووریایەکی ناناوەندی و زۆر سپاس. ئەم هەڵمەتە کە هاتووە بۆمان لە ڕۆژئاوا دەرچووە ئەیانەوەی لە هەمووی جیهان لە هەمووی ژنانی جیهانی بڵاو ببێت وەکو نامەیەک بگینە ڕۆژئاوا. ئەم ڕۆژی هاتووەتە بەردەستمان کە ژنی باشوور بەشدار بن لەگەڵمان. دروشمەکە لەسەر ئەوەیە کە سووریەکی دادپەروەر بێ، ئاشتی بێ، نانەڤەندی بێت، دیموکراتی بێت. لەسەر ئەم دروشمە ئێمەژی وەکو ژنی ڕۆژئاوا و ژنی باشوور و ژنی هەمووی جیهانەکە بەشدار بن لەسەر ئەم هەڵمەتە. هەڵمەتەکە ئەوەیە کە دەنگی هەمووی ژنان بچێتە جیهانی کە ئێمە ئەمانەوەی سووریەکی دیموکراتی بێت، ژێر دەست کەس نەبن، ناناڤەندی بێت. ئینجا ژنەکانی بەتەنیا ژنی جیهانی هەمووی ژنی سووریەژی وەکو ئێمە ژنی ڕۆژئاوا پشتگیری ژنی سووریەژەکەن بە هەمووی پێکهاتەکە هەرچی عەلەوی بێ، سونی بێ، شیعی بێ، ئێزیدی بێ، مەسیحی بێ، هەرچی ژنی ئەوە هەمووی دەست یەکترین بگرن بگەنە ئامانجێکی هەموومان ژیان بکەن لە سووریەکی دیموکراتی ناناڤەندی.